هەولێر دوای 67 ڕۆژ جارێکی دیکە لە نێو یاریگای خۆی یاریەکانی خولی نایەبی عێراقی ئەنجامدا و سەرکەوتنی بەسەر مینا تۆمار کرد. لە یاریەکانی هەفتەی یەکەمی قۆناغی دووەمی خولی نایەبی عێراق لەسەر یاریگای فرانسۆ هەریری هەولێر میوانداری مینای بەسڕای کرد. هەولێر دەرفەتی هەناسەدانێکی قوڵی بە میوانەکەی نەدا و دوای تێپەڕبوونی کەمتر لە 3 خولێک یاسین سامی سووری گۆڵ یەکەم و پێشکەوتنی بۆ زرد پۆشانی قەڵا و منارە تۆمار کرد. مینا ناوە بەناوە هەڕەشەی لە گۆڵی هەولێر دەکرد بە مەبەستی گۆڵی یەکسانی. هەولێریش بۆ زیادکردنی جیاوازەکە دەستەوەستان نەبوو. لە خولەکی 27 مینا مەترسیدارترین هێرشی بردە سەر گۆڵی هەولێر، بەڵام بەخت یاوەری نەبوو. هەریەکە لە فرانکۆ ئاچۆ و بارزان شێرزاد بە دوو لێدانی سەر نزیک بوون لە گۆڵی دوم بۆ هەولێر، بەڵام بە ئامانجەکەیان نەگەیشتن. نیوە یەکەم بەم ئەنجامە بە کۆتا هات. نیوەی دووەم دەستی پێکردەوە. مینا لە فشارەکانی بەردەوام بوو بۆ گۆڵی یەکسانی. هەولێر لە خولەکی هەفتە لە ڕستەیەکی تاکتیکی بە ئەسیستی یاسر سەلام یاسین سامیە گۆڵی دووەمی خۆی و یانەکەی لە یاریەکە تۆمار کرد. ئەو یارزانەی پێش هاتنی نزار مەحروسی هاونیشتمانی هیچ گۆڵێکی بۆ هەولێر تۆمار نەکرد بوو. دوای پەیوەندیکردنی ڕاهێنەری نوێ بە تیپەکە توانی لە 6ەم یاری 4ەم گۆڵی خۆی تۆمار بکات. لە خولەکی 74یش بە ئەسیستی شێرکۆ کەریم کۆسرت بایز گۆڵی سێمی بۆ هەولێر تۆمار کرد و مینای لە گەڕانەوە بۆ ئەنجامی یاریەکە بێهیوا کرد. یاریەکە بە 3 گۆڵی پاک بە سوودی کوڕانی هەولێر بە کۆتا هات. بەم شێوەیە هەولێر لە کۆی 20 یاری بە 6ەم سەرکەوتن لە خولەکە گەیشت و بە کۆکردنەوەی 24 خاڵ هاتە خانەی 11یەمی ڕیزبەندی. میناش دوای ئەم شکستە برینەکانی قوڵتر بوو بە 14 خاڵ لە خانەی 19م و پێش کۆتایی مایەوە. هەولێر پێش دەست بەکاربوونی نزار مەحروسی ڕاهێنەر لە کۆی 14 یاری تەنها 8 خاڵی کۆکردبووە. لەژێر سەرپەرشتی ڕاهێنەرە سووریەکەش لە 6 یاری خاوەنی 5 سەرکەوتن و یەکسانیەکە و 16 خاڵی بۆ تیپەکەی کۆکردوتەوە. حوسێن محەممەد کەناڵی ئاسمانی پێم هەولێر.